پرۆژەیەکی متەکاملە کە پرۆژەیەکی تاوکاریە یەکێکە لە تاکە پرۆژەکانی هەرێمی کوردستان کە تاکو ئێستا پرۆژەی وا گەورە بڕوا ناکەم لە ناو هەرێمی کوردستانە هەبێ ئەم پرۆژە پێکهاتووە لە 5 برگە ئەو برگانەیش یەکێک لەو برگانە مەسەلەن کارگەی ئالیکە بە توانای 15 تەن لە 1 ساعتە سیفاتێکی تر لەو کارگەی ئالیکەی ئێمە کە فەلی شتەیەکە جگە لە گونێ ئەمە وەکو کارگەی ئالیک وەکو کێڵگەی پەلەوەری پێکهاتووە لە 12 کێڵگەی پەلەوەری لە پرۆژەکە تاقەی هەر یەک لەو کێڵگانە 26,000 مریشکە 26,000 مریش لە خۆ ئەگرێ وازانم ئەمە شتێکی باشە لە هەرێمە اینجا ئەو مەوادانەی کە بەکار هاتووە هەمووی هی شەریکاتی بیانیە وەکو بیگدەسمەند وەکو پۆلتیک کە بەکار هاتووە یعنی تاکە پرۆژەیە کە ئەتوانین بڵێن لە هەرێمی کوردستانە کە هیچ پرۆژەیەکی لەو شێوانە نیە